هۆکار چییە کەم هەموو تاوانی کوشتن و خۆکوژیە لە هەرێمی کوردستان ڕوو ئاات هەندێک لە هۆکارەکان زۆرجار ئەوەی کە لە کوردستان گوزەرەکە زۆربەی شتەکان پێوەست کراوە بە نەخۆشی دەرونیەوە ئەڵێم ئەگەر نەخۆشی دەرونی زمانی هەبووە هاواریە کرد ئەوت کاکە بەخوا من نیم هەرچی کوشتن و خۆکوشتن ئەی بنە پاڵ نەخۆشی دەرونی ینی کەسەکە ساغ بووە شتێک ڕوویداوە کێشێکی کۆمەڵایەتی ئابووریە فەزاحەتێکە کەیسێکی ئەخلاقیە بەڵام بۆ ئەوەی کەوەکو لەکەیەک بۆ خودی ئەو کەسێکە عملەکەی کردو یا بنە ماڵەکەی دەرنەکەوێت یەکسەر نەڵم کەسە نەخۆشی دەرونی هەبووە لە ڕاستیە من بۆ ئەڵم نەخۆشی دەرونی زمانی هەبووە هاواریەکەی وت بەخوا من نیم چونکە یەک دنیا هۆکارگەلی ترمان هەیە کە هۆکاری کوشتن یا خۆکوشتنە ئەکرێ بەشێک لە هۆکارەکان بێگومان نەخۆشی دەرونیەکان بێ ئەو کەسانی کە خەمۆکیان هەیە مەسەرەن بیرۆکی خۆکوژیان زۆرە بۆ نمونە یا لە نەخۆشی دەرونیەکانی تر لە بەشێکیانە ئەکری هەبێ بەڵام بە شێوازێکی گشتی کۆمەڵی هۆکاری ترمان هەیە کاکرێ هۆکار بن بۆ کوشتن یا خۆکوشتن هەندێک جار کێشە کۆمەڵاتەکان کە ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕەنگە زۆر بن لە ئاستێکی زۆرا بێ جاری وا هەبووە بۆ نمونە بەهۆی کێشێکی کۆمەڵایەتی لەسەر چوزانم زەویزارە لەسەر قەزی شەرف بووە لەسەر هەموو ئەو ناوانی کە خەڵک خۆی لاوی لێناوە یاخود بەواقع و بەڕاستی هەبوون خەڵک پەنای بردوبەر تۆڵ سندنەوە و بەشێ لە هۆکارەکە ئەوە بوو کە کەسێکیان کوشتۆ یا خۆی کوشتەوە کەسە تۆڕە کۆمەڵاتەکان و سۆشیال میدیا ئەم بابەتانە ئێستا ئەعلام بە شێوازێکی گشتی لە بەشێکی ڕەنگە ڕۆڵێکی باشی نەژێڕابێت